قربان ماسكم استغفر الله. لا والله هيك منية إلا أولا أما كاتبة مني ئەم فعلانە فرۆشم دەست لە کەسپان ناکەمەوە. مناڵەگاڵێدا ئێمە هیچمانە دەوەرە دانیشم من غیرەتم قبوڵ ناکە دانیشم نایەتە ماڵەوە بۆم ئەوێ بڕۆم ئیشکەم لەبەر ئەو کچانم لەبەر خوای گەورە لێم ڕازی بێ دەستپان ناکەم. خزمی دەوڵەمەندیشم نەیەخۆت و خزمی دەوڵەمەند بە تۆچی ئەم خەڵاتە پێشکەش بە تۆکەین دری زاوا بێ و وا هەزارەوە نەیباتە بۆیە دەستم ماوەتە ئەمەش کەوا بەسەر بەسانە مناڵەکانم بشێنم. ئێرە سلێمانیە شاری هەڵبژاردەی دڵەکان و پای تەختی ڕۆشنبیری لێرە لە بناری گۆیژە و ئەزمار هەواکە تەنها بۆنی شعر نادات بەڵکو بۆنی ئارەقەی نیوچەوان و ڕەنجی ئەو مرۆڤانەی لێدێت کە شکۆی خۆیان لە لووتکەی چیاکان بەرزتر ڕاگرتووە. دەستبار لێرەیە تا لە ناو شەقامە بێدەنگەکاندا گوێ لە لێدانی ئەو دڵانە بگرێت کە لە ژێرباری قورسی ژیاندا دەجەنگن. ئەم کاروانە مرۆیە پڕ لە خێر و بەرەکەتە بە پاڵپشتی دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سوورچی گەیشتۆتە شاری هەڵمەت و قوربانی. حاجی ئیدریس سوورچی وەک سەرمایەدارێکی نیشتیمانی سەلماندی کە گەورەی مرۆڤ لەوەدایە لە کاتی تنگانەدا ببێتە دەستباری لێقەوماوان. ئەو دەیەوێت لە ڕێگەی پایتەختەوە بەو دەستە ماندوانە بڵێت ئێوە بە تەنهانین و ڕەنجی حەڵاڵ لای ئێمە گەورەترین مەقامە. چیرۆکەکان لای پیاوێکی بەتەمەن دەست پێ دەکەن پیاوێک کە ئاگر 4 جار ماڵ و سامانەکەی سووتاند بەڵام نەیتوانی ئیرادەی بسووتێنێت. ئەو ئێستا بە جەستەیەکی نەخۆشەوە عەلاگە دەفرۆشێت تاوەکو بیسەلمێنێت مەرد هەرگیز چۆک دانادات و لە پێناو خێزانەکەی هەموو کارێک دەکات. مامەگیان سڵاو لێبێت سڵاو لێبێت دەنگ و باسی چۆنە؟ والله دەنگ و باسم باس نییە نەخۆشم بە قورعان. نەخۆش چیتە؟ والله نەخۆشەکەم ئەوە حەقاتم هەموو شەم شەماتیە گەرمووی نەکەم حتا بەیانی ئاوات چۆنە بەم تەمەنەوە ئەو کۆڵە نەکوشتم. بۆچی بەم تەمەنەوە ئیشەکەی؟ والله سێ خزمەتکاری تۆم هەیە گەورەن یەکیان نا دوانیان نایەنەوە بەخوا هەرکاگرێتی خۆشم وان لە دوو هۆدایە بەخوا چواری وان لە دوو هۆدە یەکیان حیوانە هێشان هۆدەیەکە ئەو بەخوا بەبێ شاعرە بێ ناتوانم بم یەم ئەو پاسانە یارمەتی مێنێم هێنێتە خوارەخوا زۆر تاوی نەمهێنی جایە. ڕۆژانە بە فرۆشتنی عەلاگە بژێوی ژیان دەرەکەیت؟ والله ڕۆژەیە عەلاگە بەخوا ئەمڕۆ لەبانەوە وەزەم چوار عەلاگەم ڕۆژ کۆ مایە زادنا هەر ڕۆژ وایە بای چوار بای پێنج بای چوار بای پێنج بەخوا چوار جار ماڵوت و تاوە چوار جار ئەم چوار جارتە حسابی گوێرێکیان بۆ نەکردم. ڕۆژانە بێت چەند پێیاکەی بۆی کە بەشی ماڵ و مناڵەکەت بکات؟ چەند پێیاکەم ڕۆژانە؟ والله چوار سەر خێزان گەوریشی بەخوا مەسۆ پیانەوێ بەبێ مەسۆی دار ناکەن ئەگە بۆم دەسەڵا بە ئەم مای ڕەمەزانە خوایەوێ بەلانی کە بۆ 100,000 دەوێ خەرجی کەی لەگەڵ ڕەمەزانە بە ڕۆژوبوون و ئیشکردن قورس نییە؟ بەڵا کاپتوانم بەڵێ والله خەر ڕۆژم نەخوانێت توانیمە بەخوا بەزیابێت بەڵێ والله بە ڕۆژم نەخوا بەزیابێت خوا بەزیابێت کاپتوان مەگیرە میشەوە جگە لەمە هیچ ئیشێکی تر ناکەیت؟ نا والله هیچم نییە إلا أولا أما كاتبة مني ڕۆژانە چەند پێیاکەیت؟ والله بخوات
ڕۆژانە ئەگەر ڕۆژە تۆ لە بازارم باێ چوارت نان پێی نان چوارت نان ئەو پەر تا 4500 سێهزاریان 2000 هەرەوەنا بە شیشتان ناکە ڕۆژانە وەڵڵا بەشی ئەگەر مەسە بکەی و میکەینە وەڵا بەشی ناکە هاوکاری بکات بەخوا تەماتەکەی و نانە و بای 1500 هەموویان نانەوە بوو. مامەگیان ئێمە وەکو پایتەخت میدیا بەرنامەی دەستبارمان هەیە ئەمانە ببینە دەستبار بۆ بەڕێزت بە هەماهەنگی لەگەڵ سەرمایه‌داری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سورچی ئێمە خەڵاتێک پێشکەشی جەناب دەکەین. ئەم خەڵاتە تەنها وەکو سپاسێکە بۆ دەسەماندووەکانت ئەمە تەنها وەکو سپاسێکە بۆ ماندوو نەبوونت کە بەم تەمەنەوە کاسبی دەکەیت وە بژێوی 400 خێزان دابی نەکەیت. ئەمە بە هەماهەنگی لەگەڵ سەرمایه‌داری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سورچیە ئەمە خەڵاتێکە بۆ بەڕێزت بۆ هیواین ببێتە دەستبار بۆ مانگی ڕەمەزان. مافانە بێ بۆ ڕەمەزانی دوعای خێر بۆ ئێوەکەم یاخوا ئەوەی ئەبڕێ بۆ کردووە خوا لە هەموو ناحیەکی خۆش بێ. ئینشەڵا خوای گەورە کارت بۆ ئاسان کە حەزەکەم دەسەماندووەکانت ماچکەم ئەستەغفیرڵڵا بەم تەمەنەوە بەڕێزت کاسبی ئەەکەیت جگەی شانازیت ئینشەڵا خوای گەورە کار بۆ ئاسان بکات. وەڵا هەتا بتوان بەخوا ممنیە و پاسانە ممهێنی دامە بەزن و وردە هەتا ئایرام هێنێ اینجا ئێمە ئێرە ئێواران بۆ وایە خۆداسایی تیان نایە بە دوامە بەڵێ ئەمە ماڵیان ناوا بێت هەرێ بەخوایە خەماڵێک زۆر زۆر خۆشحاڵ لە گۆشەیەکی تری ئەم شارە خانمێکی شکۆمەن دەبینین. ئەو لە نێوان نەخۆشی خۆی و هاوسەرەکەیدا شەقامی هەڵبژاردووە بۆ فرۆشتنی جلوبەرگ. ئەو نایەوێت تەسلیمی بێدەسەڵاتی بێت. ئەو وانەی کرامەتمان فێر دەکات و نیشانی دەدات کە نانی حەڵاڵ هەر چەندە بەژان بێت تامی سەربەرزی دەدات. دایگەن سڵاو لێبێت. سڵاو لە تۆش. تەندروستی چۆنە؟ وەڵای نەخۆش باش نییە و ڕۆژانە ئەم فعلانە فرۆشم دەست لە کەسپان ناکەمەوە. خوای گەورە شیفات بدە. ڕەنجی شانی خۆم سۆفانمە ئینزلاقمە یعنی. چی وات لێکات توێکی خانم بیتە بازار و کار بکەیت؟ وەڵای لەبەر ئەو مناڵانم و باوشیان تەندروستی باشین شەکرە و چاوری خوێن و تەقاوتێگەین بە کرێماڵ و کرێکارە کرێکیشن. بەڵێ کرێکارە باشە. ڕۆژانە چەند پیا دەکەی لە ڕێمیشە؟ وەڵای ڕۆژانە تا 15,000 ئەو پەڕی ئەو شتانە بسپێنێ. ترێم بەشە دەیبەمەوە بۆ ماڵ. حەستە کرد لە ماڵەوە دابنیشیت و کار نەکەیت؟ وەڵا بۆ هێژە و قادرمانش دکتۆر مەنعی کردوم لە نەخۆشخانەی چەمی ڕێزاڵێ نابێ بجوڵێ بێ قاچی پلاتینی بۆ دانین ساڵێکی. بەڵام لەبەر ئیشەکەت هەرە لەبەر ئیشەکەم هەرە جوڵێم لەبەرەوە دەستپانکردنەوە جوان نییە و لە پێش ڕەمەزانش نەم کردەوە خۆم گوناعبارکەم بازاڕەکەم شایەتمە ئەو دوکاندارە بە زمانی بە ڕۆژوە کار بەڵێ وەڵا ئەمڕۆ 15,000 یاددە هەرم دە بە 15,000 پێ بە بۆنی ڕەمەزان و بازار کز نەبووە؟ بەڕۆڵا کز بوو یعنی بازار کز بووە. بەڵێ پێویستەکە ڕۆژانە چەند پەیدا بکەی بووی کە بتوانی بژێوی ماڵم ناڵدابی بکەیت؟ وەڵای ڕۆژانە ئیتر بە گۆرەی توانە ینی پێویستکە خەرجی ڕۆژانە ینی ئەلحەمدوللا شکرم یعنی هەرچەندی قانعین. وتە هاوسەرەکەشت نەخۆشە؟ هەرە وەڵا و شەکرە و چاوری خوێن چۆ بۆ عیادە ئیمڕۆ بەخوا ئەڵێ بابێمە دەرەوە تۆزە بگەڕێم توانای نییە ناتوانێت کار بکات. ناوەڵایش تەقاوت. داگەن ئێمە لە بەرنامەی دەستبارەوە هاتوین بۆ لای بەڕێزت بە هەماهەنگی نێوان پایتەخت میدیا و سەرمایه‌داری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سورچیە هەستاوە بەم کارە لە ڕێی پایتەخت میدیاوە. جا ئێمە ئەوەی کە دەیدەین بە بەڕێزت ئەمە خەڵاتە خەڵاتێکە بۆ ماندووبوونت کە ببێتە دەستبار بۆ بەڕێزت تا ئەو پێ بتوانی بەشێک لە پێداویستیەکانی ماڵەوەی پێ بڕکەیتەوە. خوێنکاری شمێ لە زانکۆی و پێویستیم بەوەیە بڕا بخوێنێ ساڵانە پارەی خوێندنەکەی ناتوانن لە حکومین نییە لە ئەهلیە خوێنی. ئەمە بەڕێزت ئەمە خەڵاتێکە بە هەماهەنگی پایتەخت میدیا و کاک حاجی ئیدریس سورچی سەرمایه‌داری نیشتیمانیە. جا لێرەوە هەر پەیامێکت هەیە بۆی؟ وەڵا زۆر سوپاسێکم خوا لێ ڕازی بێ هەموو ساڵی هەموو کاتی هەموو ڕەمەزانی نوێژوی تاعاتی قبوڵ بێ لەگەڵ موسڵمانانە. خوای گەورە بیپارێزی تەندروستی باش
بەخوا من نۆزەمانە بێ لە ماڵ دانیشم مناڵەگاڵێدا ئێمە هیچمانە دەوەرە دانیشم من غیرەتم قبوڵ ناکە دانیشم نایەتە ماڵەوە بۆم ئەوێ بڕۆم ئیشکەم لەبەر ئەو کچانم لەبەر خوای گەورە لێم ڕازی بێ دەستپان ناکەم. چیرۆکێکی ناخەژێنە ئەم پیاوە ناچار بووە عەرەبانەکەی واتە تاقە سەرچاوەی ڕزقی بفرۆشێت تا دەرمانی پێ بکڕێت. ئەو ئێستا بە باری شان بژێوی منداڵەکانی دابین دەکات. سەیری ئەو شانانە بکەن، باری دەرمان، باری نان، باری تەمەن هەمووی لەسەر یەک جەستن و کۆبوونەتەوە. مامەگیان سڵاو لێ سڵاو لە خۆشت و لە کەناڵەکە و ڕێزمێ بۆ کەناڵە جوانەکەتان. سپاس دەکەم مامەگیان پێم بڵێ ژیانی ڕۆژانەت چۆنە بە زمانی بەڕۆژوە کار و کاسبی چییە؟ وڵی درۆ لەگەڵ جەنابتان نەکەم پار بە ڕۆژوو بووم ئەم ساڵە بەرەوەی نەخۆشم عەرەبانەم پێنیە عەرەبانەکانم فرۆشتەوە بۆ عیلاج سێ عەرەبانە خەستەخانە هەمووی پارەیە دوای ئەوە اینجا فرۆشتمەوە بۆ عیلاج و شێت ئێستا بە شانی شەکەم معاشم نییە هیچ کەس واتە عەرەبانەکەت فرۆشتۆ بۆ عیلاج دەرمان بۆ دەرمان وشت بۆ عیاد و ئێستا بە کۆڵ بە شان بە کۆڵ بەخوا خزمی دەوڵەمەندیشم نەیە خۆت و خزمی دەوڵەمەند بە تۆچی یارمەتیت نادەم ناوەڵا کەم هەتیایەتی ئەیە تایەتی نایە ڕۆژانە چەند پەیدا دەکەیت؟ وەڵی ئەو سازوو حەماڵ نەبوو تێگەی پەیامە کرد بەس ئێستا ڕۆژی 10,000 دوانزە ئاوە ئەو دۆرە ناتوان ئەمە بەشی ڕۆژانەتانەکە لە ماڵەوە خوا ئەبێ قەناعەتکەی ئەبێ قەناعەتکەی ئەتر بیکاونەیکا کرێکی داخۆت خانی خۆت وڵی دەخوا بە زیابێش خانۆکەی خۆم نەبووی باوکم چەند مناڵ دەیە؟ وڵی کچپوڕێکم هەیە لەگەڵ خێزان تا بێ وڵی خێزانم نەخۆشی دەرونی هەبوو ئەتر جیابووینەتەوە هەتاسە خۆت و مناڵەکان هەر خۆم بوو مناڵەکە خۆم گەورە کرد حەد لە دایک بوون خۆم بە قنداق و بەشید ڕۆژانە پێویستەکات چەند پەیدا بکەی بۆی کە بژێوی مناڵەکان دابینکەیت؟ وڵای ئەگەر 30,000 پەیاکەم هەم خۆ دەزای مناڵی سانەویم هەیە ئەبێ بەلایانی کەمەیەکی ڕۆژی 5,000 بەر هەیە خۆشم خۆ هەر داخو ئێستا لە مانگی ڕەمەزانە بازار چۆنە؟ وڵای بازارەکە لە مانگی ڕەمەزانە کزە بەس کە 4 ڕۆژی مێنێ بۆ جەژن بازارە کرێتەوە ینی خەڵک بە بۆنەی جەژنەوە شتە کرد تەنها ئەوی شەشت دەیە کە بە کۆڵ هەماڵیەکەوارە ئەوەم پێ هیچی تر ناکەم مامەگیان ئێمە ڕێز لە کارەکە دەگرینەوە دەستخۆشیشت دەیەکەین هیوای سەرکەوتنت بووە خوازین ئێمە لە بەرنامەی دەستبارەوە لەگەڵتاین لە پایتەخت میدیا کە بە هەماهەنگی پایتەخت میدیا و سەرمایه‌داری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سوورچی بەڕێوە دەچێت من بۆ ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە خەڵاتێک کە ئەمە دەبێتە دەستبار بۆ تۆ ئەم خەڵاتە پێشکەش بە تۆکەین زاوا بێ و وا هەزارەوە نەیباتێ ئیشەڵا پێداویستەکانت پڕاکاتەوە بۆ هیوایی کە ژیانێکی خۆش بەرەکەت خاتە ڕزقەکەی مەمنون. جەنگی کرێ و بژێوی سبووقچیەک کە لە نێوان کرێچیەتی و نەخۆشی دایکیدا ئەو بەدەستە ڕەشبووەکانی نانی سپی پەیدا دەکات چونکە ئەو باش لە مانای وشەی سەربەرزی تێگەیشتووە هەر ئەمەیە وای کردووە بێتە سەرشەقام و ئەم کارە بکات. مامەگیان سڵاو لێبێت دانیشە دەنگ و باست چۆن بە قوربانم هەڵوەزە چاوە ماچەکەم بە ڕێزی لەگەڵ ئیش و کارە وڵی ئیش لە سەعا 6 هاتوومە تا ئێستا 3 جووت پێڵام بۆ کردووە 3 جووت دارەوەڵا ینی ئیشەکە زۆر کەزا جا من کرێکی مانی 300,000 دایکم نەخۆشە لە جێگایە کەوتووە حوزی شکاوە ئەوەی ساحالی حاصل لە ماڵەوە لەسەر جێگایە کۆمانی 300,000 کرێخانەوەیە بژێوی ژیانی چەند کەسر لەسەر شانە وەڵی بژێوی کۆم ئێستا حالێ بەخۆمەوە 4 نەفەرین ینی کوڕێکمەیە حوزی ئەزێتی بووە ینی ناتوانێت ئیشی قورسکە ڕۆژانە بێ لێرە چەند پێیاکەی بتوانانی کرێخان و بدەی مەسرەفی ماڵخانە ئەگەر ینی بتوێ بەڕاستی ئەبێ 25,000 پێیاکەی خۆت چەند پێیاکەی وەڵی جاری وایە 15 پێیاکەم جاری وایە 20 پێیاکەم بەڵام 20ەکە بێت دەیدانی بۆ کرێخان نەجا
دەکەی تریش بەش ناکە بەشی مەسرب ناکە ئەوە نەوتە غازە کارەبا ئێستا 300 تقریبان 400,000 کارەبان بۆ هاتۆتەوە دەتوانە شتانی لە تواناشمان نییە چکە مەعاشخۆر هیچ نیم کەسمان هیچمان مەعاشخۆر نی لێرەیە ڕەمەزان ئیشکردنی قورس نەکردو بۆ بەرەوەڵا ئێساوەتان ناڵم لە سەعات 6 بەیانیەوە 3 جووتم کردووە بەمەوانەیە 3 جووتم کردووە ینی خۆش نییە نازانی چی بکەیت واتە لە دوای پاشەوە توای تێ دەرەوە بەدای نوێژی ئەرۆڵا لە سەعات 5 بەیانیەوە 5:30 هەڵەسم ئێتە وردە خۆم حەزرەکەم ئێمە دەرەوانێ کە ئێمە دەرەوە دانیشم هەتاکو خوارزکەکە نێرێ کەیتن نەش بێ دەسەڵات نییە تا لە بەرەوەی کە ئەتەوێنانێکی حەڵال بەریتەوە بۆ ماڵەوە ئەرەوەڵا هیچ شتێکی تر هەبوو بۆ نمونە ویستبێتت بیکەی بەڵام گومانە هەو بێلەوەی کە حەڵال نەبووە وەڵی زۆر هەیە زۆر ئیشەوە بەس حەزم بەو ئیشانە بۆیە دەستم ماوەتە ئەمەش کەوا بەسەر بەسانە مناڵەکانم بشێنم هەیە بەڵام من خۆم شتی واقع بۆ حەزم دێ نییە جاری وایە خەریوە تووشی غەڵەت بم یانی بەتەواتی ینی ناچاریش بوو شتی غەڵەت بکەم بەڵام ویژانم قبوڵی نەکردووە نایشەڵات تووشیەوە نابێت لەش ساغ بێت ئێمە وەکو پایتەخت میدیا بە هەماهەنگی سەرمایه‌داری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سوورچی خەڵاتێکمان هەیە بۆ جەنابێت لە پای ماندووبوون و لە پای ئەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا نانێکی حەڵاڵە بیتەوە بۆ ماڵ و منداڵەکەت ئەمە هاوکاری نییە ئەمە تەنها خەڵاتێکە بە هەماهەنگی پایتەخت میدیا و ڕێکخراوی یاخود بڵێن سەرمایه‌داری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سوورچیە پێشکەشێکین بە جەنابێت هیوادارین کە ئەمە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دوای خێری بۆکەم دوای خێریش بۆیەوەکەم پارڕستی هەموو لایە بە خوا سەربەچی کە زۆر مەمنونیانم بەخوا ئەوە ئێستا ئەبێ بیان یان بیان بە کارەبا یان بیان بە کرێخانەوەکە نازانمە چەندێکیش بێ ئەبێ دایانە بێژگەلەوە مەسرەفی مناڵەکان بەخوا حالی حاضر کیلۆ برنج نییە لە ماڵمان ئەوەی ئەمە بۆ شایەکان بۆ پڕکاتەوە لە ماڵەوە با قوربانە بخوارسی هەموو لای بە زۆر مەمنونی جەنابتانم لە خۆشییاوی لەگەڵ ئەم پیاوە بە کاری دەستگێڕی هەوڵی پەیاکردنی نانێکی شەڕەفمەندانە دەدات ئەو ئەرکی پەیاکردنی بژێوی 5 سەرخێزان دەدات بەڵام کرێی خان و پێداویستیەکانی دیکە ئەرکی سەرشانی زەحمەت کردووە سڵاو لێبێت تەندروستی چۆنە حەزەکەی وەرە سەرەوە لەگەڵ منە لێرە بوەستە لەگەڵ ڕەمەزانە چۆنیت سواز بۆخوا بە ڕۆژویت هەموو ساڵە بە ڕۆژوە بیت خوا بەزیای بێت پیشەی ڕۆژانت ئەمەیە ڕۆژانە چەند پێیاکەی لێرە ڕۆژکەوت ڕۆژێ باشە ڕۆژێش زبرە زەبە قۆڵەبانی کات دوای 5,000 فرۆش واگەدا 5,000 بە مای و قازان دوای 5,000 چەند سەرخێزان لە ماڵەوە 5 سەرخێزان کرێچینە خانی خۆتانە کرێچیشی مانگی چەنە دەی بە کرێ 300,000 واتە جگە لە بژێوی ڕۆژانە بێ ڕۆژانە 10,000 دینار پێیاکەی بۆ کرێخان و جگە لەمڕۆ ڕۆژان بە کۆی گشتی چەند پێیاکەی بەخوای ڕۆژ کەوتو چار ڕۆژ بە عام کەوتەوە بازار ناتوانین دیاری ئەو بازارەکە کەیمی کابرا بەس مەعاش خۆر ئەمڕۆ بازارەکە جوڵەکە مەعاش خۆریش نەبێ تەواو هیچ شتێکی دیکەشت نییە بەخوانیمە نەمەعاش نەسیارە نە دوکان نەقان واقڕە ئەمانی هیچ شتێکت نییە هیچ شتێکم نەخوا ئاگای لێ بەبای سەر لە ئێستادا لە چاو پێش ڕەمەزان بازار بە وەنی ڕەمەزانەوە کەس بووە بەخوای هەر کەس بوو بە عام کەس بێ 4 ڕۆژە ڕەمەزانە خەڵکەونێکی بێت تااقەتە نات ڕۆژانە بەس خاولی دەفرۆشیاشتی دیکەش بەس خاولی ئێستا هیچ نافرۆشیت بەس خاولی ئێستا ناو بەناوی گۆڕم کەمە پانی کەمە گۆرەوی بەسم دیەکەەوە هەر کردم بۆ لەبەرکە ناتوانەوە کرێخانەکەت پێ دەدرێ مانگانە بەخوای زۆر کەم زۆر کەم هاوکاری دەکەن زۆر کەم وڵی خزمەکاری چۆمێ گیانم بۆ گیانەکە بۆ هاوکاری دەکەن سپاس بۆ خۆ هاوکاریەک مەکان و گیانم بۆ خۆم ناتوان بەخوات 300 دیار مەبلەغەم ڕوپیان ناکەم طبعا ئێمە لە پایتەخت میدیاوە لەگەڵتین لە پایتەخت میدیا بەرنامەی دەستبارمان هەیە بە هەماهەنگی لەگەڵ سەرمایه‌داری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سوورچیە کە بەرنامەی دەستبار ئەو سپۆنسەری کردووە و ئەمەی کە ئێمە دەدین بە جەنابە دەمە تەنها خەڵاتێکە بۆ ئەوەی کە ڕێز لە ماندووبوونت دەگرین و ڕێزە دەستەماندۆکانت دەگرین
ممنون. ئەمەیکە من دەیدەم بە بەڕێزت ممنون. ئەمە خەڵاتی بەرنامەی دەستبارە والله ما بيو. بە هەماهەنگی لەگەڵ کاک حاجی ئیدریس سوورچی سەرمایهداری نیشتیمانی بۆ هیواین کە لە مانگی ڕەمەزاندا بۆ شایەک بۆ بەڕێزە پڕ بکاتەوە سوودی لێ وەربگریت. ممنون. خی گەورە خوارد سقێ بە شۆوانیش بە هەست کەس دەستی فەقیرێک دەخوا دەستی بگری خی گەورە دەستی بگری هەرۆ ناڵێ قوربانێ پێوەی بنیا وەساکەت. ئەمانە ئەو مرۆڤە سادانان کە تەنها داوایان نانێکی شەڕەفمەندانە و ژیانێکی شایستەیە. ئەمانە پاڵەوانە ڕاستەقینەکانی سلێمانین کە بێدەنگانە شار ڕادەگرن. سلێمانی پێگوتین مرۆڤ بە ڕەنجەکەیەوە جوانە. دەستبار لێرە کۆتایی نایەت. ئێمە دەگەڕێین تا هیچ ژانێک بێدەرمان نەمێنێت و هیچ ماندوویەک بێ دەستبار. تا وێستگەیەکی تر خواتان لەگەڵ.